ڕۆژنامەی دەیلی مەیلی بەریتانی لە راپۆرتێکدا بڵاوی کردوەوە ژمارەیەک لە هێزە تایبەتەکانی بەریتانیا کە بریتین لە نیشانە شکێنە تایبەتمەند و بەهرەمەندەکان کە ناسراون بە ڕاوچێ دڕندەکان لەو شوێنانی کە هەواڵگری عێراق و هاوپەیمانان لەو بڕوایەدان کە مۆڵگەی نهێنی تێرۆریستانی تێدایە بە شێوەیەکی نهێنی ئۆپەراسیۆنی بۆ سەدانان و لەناوبردنی پاشماوەکانی گروپی تێرۆریستی داعش ئەنجام دەدەن و دەیانەوێت بە یەکجاری تەواوی ناوچە دوورە دەستەکانی عێراق لەو تێرۆریستانە پاک بکەنەوە. بەپێی ئەو زانیاریانەی لە سەرچاوە تایبەتەکانەوە دەست ڕۆژنامەکە کەوتووە کە لە چەند مانگی ڕابردوو زیاتر لە 150 تێرۆریستی گروپی تێرۆریستی داعش بە گولەی نیشان شکێنەکانی بەریتانی لە ناوچە جیاجیەکانی عێراق کوژراون. ڕۆژنامەکەش ئەو بە سەرکەوتنێکی گەورە ناو دەبات. ڕۆژنامەی دەیلی مەیلی بەریتانی لە بەشێکی تری راپۆرتەکەیدا دەڵێت سەرەڕای ئەوەی بردومانی فڕۆکە جەنگیەکان هێزی لە تێرۆریستان بڕیوە گەورەترین گورزی لێداون، بەڵام ئەو جەنگە نهێنی و شاراوەی بەریتانیا دەستی پێکردووە زۆر کاریگەری زیاتر و ئامانجی سەرەکی هەموو هاوپەیمانان و حکوومەتی عێراقیش بەدیدێنێت بە شێوەیە کە توانای تێرۆریستان هێندە کەم بکاتەوە کە چیتر مەترسی خۆڕێک خستنەوە و زیندووبوونەوەی گروپی تێرۆریستی داعش نەمێنێت. لەوبارەیەوە سەرچاوەیەکی سەربازی بەریتانیا بە ڕۆژنامەکەی راگەیاندووە کە لە مانگی 5 ئەم ساڵەوە تا ئێستا هێزە تایبەتەکان چەندین هەڵمەتی شاراوەیان کردوتە سەر مۆڵگەکانی داعش. ئەوەش لە ڕێی خۆحەشاردانی نیشانە شکێنەکانەوەیە لە نزیک مۆڵگەکان و دواتر تێرۆریستەکان دەکەن بە ئاماج. سنووری ئەو شەڕە شاراوەیە تەنیا عێراقیش نییە، بگرە بەریتانیا چەندین ئۆپەراسیۆنی لەو شێوەیە لە سووریاش بە هەماهەنگی لەگەڵ هێزە کوردەکان جێبەجێ کردووە. سەرچاوەیەکی تری سەربازی لە هێزی تایبەتی بەریتانیا بە ڕۆژنامەکەی راگەیاندووە تیمی هێزی تایبەتی بەریتانیا لە کەشێکی زۆر دژوار بەردەوامن لە هەڵمەتە شاراوەکانیان. سەرەڕای ئەوەی پلەی گەرمی لە ناوچەکە یەکجار بەرز بۆتەوە و ناوچەکان تەپۆلکە و گرد و چیای زۆریان تێدایە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پرۆسەکە کۆتایی نەهاتوە تا ئێستا زیاتر لە 150 تێرۆریستی داعشیان کوشتووە و ئۆپەراسیۆنەکەش بەردەوام دەبێت.